قوشەیری بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێ تەوبەی بیشری حافی کە یەکێکە لە زانایان هۆکارەکەی ئەوە بوو. دەفەرمێ ئەو زانایە ڕۆژێکیان بەر لەوەی کە تەوبە بکات پارچە وەرەقەیەکی دیتەوە کە ناوی خوای پەروەردگاری لێ نووسرا بوو، کەوت بۆ بەردەست و پێیان خەڵک بەسەری دادەهات پارچە وەرەقەیەکی دیتەوە ناوی خوای گەورەی لێ نووسرا بوو. دەفەرمێ ئەو زانایە بیشری حافی هەڵسا ئەو پارچە وەرەقەیەی هەڵگرتەوە بۆنێکی خۆش و جوان و ڕێک و پێکی کڕی ناوی خوای پەروەردگاری جوان بۆن خۆش کرد و بۆنێکی زۆر خۆشی لێدا و دواتر بردی لە شوێنێکی زۆر بەرز ناوی خوای پەروەردگاری دانا. گوتی با ناوی خوای پەروەردگار نەکەوێتە بەردەست و پێیان، با ناوی خوای پەروەردگار بەرز بێ و بۆنی خۆش بێت. دەفەرمێ دواتر کە خەوتم لە خەونمدا پێیان گوتم بەڕاستی هەروەکو چۆن ناوی ئێمەت بەرز کردەوە، بەڕاستی هەروەکو چۆن ناوی خوای گەورەت بەرز کردەوە. دەفەرمێ پێیان گوتن ئێمەش لە گوناهەکانت خۆش بووین و ئەتۆ بەرز دەکەینەوە، ئێمەش لە گوناهەکانی تۆ خۆش بووین و تەوبەمان لێ وەرگرتی. هۆکاری تەوبەی ئەو زانایە ئەوە بوو کە ناوی خوای پەروەردگاری بەرز کردەوە. ها بەڕێزان، ئینسانێک سنوورەکانی خوای گەورە بپارێزێت، ناوی خوای پەروەردگار بەرز کاتەوە، دەی ئەلجەزاء من جنس العمل، بەڕاستی پاداشتەکە لە هەمان ئەوەیە کە ئینسان ئەو کردەوەیە دەکات، خوای پەروەردگاری بە چاکتر پاداشتی ئەو ئینسانەیە دەداتەوە. ها بەڕێزان، چەند گرنگە احفظ الله يحفظك، ئەوە ئامۆژگاری پێغەمبەرە سنوورەکانی خوای گەورە بپارێزە، دڵنیا بە خوای پەروەردگار دین و ئیمانت دەپارێزێت، هیدایەتت دەدا، ڕێنمونیت دەکات. ڕەنگە جارێ وا هەیە شتێکی زۆر گچ کە دەبێتە مای هیدایەتت. دەی بەڕام، دەی ئەی گەنجی بەڕێز مسلمان، ناوی خوای پەروەردگار بەرزکەوە، ناوی ئیسلام بەرزکەوە، دڵنیا بە خوای پەروەردگار بەرزت دەکاتەوە لە دنیا و لە قیامەتدا. جاری وا هەیە بە نووسینێک، بە کۆمنتێک، بە ئاەتێک، بە حەدیثێک، بە وتارێک برام ناوی خوای گەورە بەرز دەکەیەوە، زۆر ئاسانە، هیچی تێناچێت، لە ماڵی خۆتدا دەتوانی دەعوە و بانگەواز بکەی و ناوی خوای گەورە بەرزکەیەوە، دەی خوای پەروەردگار بەرزت دەکاتەوە برام لە دنیا و لە قیامەتدا. ئەوەیە کە خوای پەروەردگار هەر کەسێک سنوورەکانی بپارێزێ، خوای پەروەردگاریش دین و ئیمانی ئینسان دەپارێزێت.